لە بەرنامەی ئەمڕۆی کەناڵی گەلی کوردستانەوە ڕۆژتان باشم ڕێبینیان ئەحمەدم بە یارمەتی هاوکارانم بەرگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین بۆ ئەمڕۆ چەند بەرگە و بابەتێکی جیاوازمان بۆ ئامادەکردوون هەروەها دوو تەوەری سەرەکیمان دەبێت لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین و پامێرامان لە شار و شارۆچکە جیاوازەکانی باشووری کوردستان وەردەگرین بۆ وەرگرتنی دوایین زانیاری لەو شار و شارۆچکانە. لە تەوەری یەکەم بەرنامەکەمان ئەمڕۆ قسە دەکەین لەسەر ئەو ڕێکارە تەندروستیانە یاخود ئەو ڕێنمایە تەندروستیانەی کە لە سەردەمی کۆڕۆنادا زۆر لە هاوڵاتیان پابەندی بوون، بەڵام ئێستا هەنگاو بە هەنگاو ئەو ڕێنمایانە کاڵ دەبنەوە و لەگەڵ ئەوەشدا حاڵەتی دەرکەوتنی توشبوانی نەخۆشی کۆڕۆنا بە تایبەتی لە ناو شاری سلێمانیدا تاکە لەم ماوەی ڕابردووە ڕوو لە هەڵکشانە بە تایبەتی یەکێک لەو نانەوەخانانەی کە لە ناو شاری سلێمانی بوون بۆ هۆی ئەوەی کە خەڵکێکی زۆر تووشی ئەو ڤایرۆسە ببن لە 1970 توشبووەکانی شاری سلێمانی ئێستا لەو کەسەوە توش بوون. چی دەکرێت بۆ ئەوەی کە وا بکرێت هاوڵاتیان ڕێنمایەکان جێبەجێ بکەن لەگەڵەوەی قۆناغەکان هەنگاو بە هەنگاو ئاسایی دەکرێنەوە لەگەڵەوەژە بیرۆکەی تاکپارێزی جێبەجێ بکرێت. خەڵکەکە ئێستا زۆر کەس دەبینی وا دەبینی کە لە سەردەمی کۆڕۆنادا تۆ ناژیت وا دەزانن بە تەواوی بابەتەکە کاڵ بۆتەوە و هیچ گرفتێکی تەندروستی نەماوە. قسە لەسەر ئەم بابەتانە دەکەین لە تەوەری دوای بەرنامەکەشماندا قسە لەسەر وەرگرتنی گەرمی جوتیاران دەکەین کە ساڵانە گرفتێکی گەورەیە بۆ جوتیارانی باشووری کوردستان. لە باشووری کوردستان ساڵانە نزیکەی 1 ملیۆن تەن گەنم بەرهەم دەهێنرێت. لەگەڵ ئەوەی کە حکوومەتی عێراقی بە تەواوی ئەو گەرمە وەرناگرێت جوتیاران دەڵێن ئێمە توانای بەرهەمهێنانی لەو گەرمە زۆر زیاتریشمان هەیە، بەڵام بەهۆی نەبوونی بازار بەهۆی ئەوەی کە لێمان ناکڕێتەوە ناتوانین بەرهەمەکە زیاتر بکەین. لە هەمان کادا ئێمە ئەگەر ببینین لە ناو باشووری کوردستان یاخود لە هەرێمی کوردستان ئێمە ئارد لە وڵاتانی دەوروبەر دەهێنرێت لە تورکیا لە ئێران بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەرنامەیەکی لەو شێوەی نییە کە گەرمی جوتیارانی خۆی بکرێتەوە ئاشمان هەیە لە ئاشەکانە بەکار بهێنرێتەوە ئاردی لێ دروست بکرێت و بدرێت بە نانەوەخانە و سەمونخانەکان و بدرێت بە هاوڵاتیان لە جێگە ئەوەی کە بچی لە دەروی وڵات ئارد بهێنیت و لە هەمان کاتا تۆ سەویەکی کوشت و کاڵی بەپیت کەشوهەوایەکی گونجاو جوتیاری بە ئەزمونت هەیە و دەتوانن گەرم زیاد لە پێویستی خۆت بەرهەم بهێنن. حکوومەتی عێراقیش هەنگاو بە هەنگاو ئێستا بەرەو خۆژێنی دەچێت واتە ئەو هیچ لە داهاتوودا دەڵێن هیچ پێویستێکی بە گەرمی هەرێمی کوردستان نابێت. ئەوەی کە ئێستا ئەم کێشمەی هەیە لەسەر ئەوەی کە گەرمەکە چەند وەربگیرێت لەوانەیە لە ساڵانی داهاتوودا زۆر لەوە کەمتر وەرگیرێت یاخود هەندێک کەس دەڵێن هەرگەنممان لێ وەرناگرێت. چی پلانێک هەیە بۆ بە بازارکردن و هەروەها پڕکردنەوەی پێداویستەکانی ناوخۆ بە گەرمی ناوخۆی خۆمان. ئەمە تەوەرەکانی بەرنامەی ئەمڕۆمان دەبێت کە لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین. چەند بڕگەیەکیشمان هەیە لە بڕگەی یەکەماندا بڕگەی نیگامان هەیە کە چەند فۆتۆیەکە بابینەری.
لە تەوەری یەکەمی بەرنامەکەمان گفتوگۆ دەکەین لەسەر بابەتی ڤایرۆسی کۆرۆنا. لە ماوەی ڕابردوودا خەڵک کەرەنتینەکران و قەدەغی هاتوو چۆ بە تەواوی جەبەجێکرا لە سەر جەمشار و شارۆچکەکانی باشووری کوردستان توانرا ڤایرۆسەکە کۆنتترۆل بکرێت. بەڵام لەگەڵ هەنگاوەکانی ئاسایی بوونەوە و هەنگاو بانگاوکە ژیان ئاسایی دەبێتەوە، بازاڕەکان دەکرێتەوە، شوێنە گشتیەکان دەکرێتەوە، هەموو لایەک لە وەزارەتی تەندروستی لە بەڕێوەبرایەتیەکانی گشتی تەندروستی هەمویان ئاگاداری خەڵکیان کرد کە ئێستا هەنگاوی تاکپارێزیە. بەڵام ئێستا خەڵک بە شێوەیەکی گشتی لە ڕێنمایەکان لە جێبەجێکردنی ڕێنمایەکان لە تەنانەت لە ئەو بابەتانی کە پێشووتر لە دەستکێش و دەمام کۆوانە بەکاردێنێت ئێستا دەگمەنە کەسێک بینی کە ئەو بابەتانە بەکار بهێنێت. خەڵک سار بووەتەوە لە بابەتەکە. دیوە گەورەکەشی ئەوەیە کە دەڵێن حکوومەت ناتوانێت هاوکاری ئێمە بکات، حکوومەت بە تەواوی موچەی فەرمانبەران و مامۆستایان نادات، حکوومەت ناتوانێت هاوکاری کاسبکاران و ئەو خەڵکانە بکا کە بژێوی ژیانیان لەسەر بازاڕە، لەبەرەوە ناتوانێت جایکی دیکە ئەو بابەتانی کە پێشووتر لە کەرەنتینەکردن و قەدەغی هاتوچۆ جێبەجێ بکرێت. ئەی چی بکرێت لەم حاڵەتەیە کە ئێستا هەنگاو بە هەنگاو داتاکانمان زیاد دەکەن. تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان 424 توشببووی کۆرۆنا هەبووە کە 383یان چارەسەر کراون، 5 کەسیشیان گیانی لەدەستداوە و 36 کەس ئێستا لەژێر چاودێری پزیشکیدان. لە پارێزگای سلێمانی کە ئێستا چەند لە ماوەی 2 هەفتەی ڕابردووە نزیکەی 2 هەفتە هیچ حاڵەتێک دەرنەکەوت، بەڵام لەم ماوەی ڕابردووە چەند حاڵەتێکی دیکەی تێدا دەرکەوت. لە 22 یەکەم حاڵەت لە سلێمانی تۆمار کرا، لە 29 چوار هیچ نەخۆشێک لە ناو نەخۆشخانەکانی چارەسەری کۆرۆنا لە ناو شاری سلێمانی نەما. 2 هەفتە نزیکەی 5000 پشکنین لە شاری سلێمانی ئەنجامدرا، بەڵام هیچ حاڵەتێک نەبوو. کەسێک بۆ خۆی کە هەندێک لە نیشانەکانی توشببوونی ڤایرۆسی کۆرۆنای پێوە دیار بوو، ڕۆشتووە پشکنینی کردووە لە کە خۆی خاوەنی چەند نانەوەخانەیەک لە ناو شاری سلێمانی دەرکەوتووە کە دەرەنجامەکەی پۆزەتیڤ بووە. ئێستا لە سلێمانی 31 حاڵەتی توشببووی کۆرۆنا هەیە. لە ماوەی تەنها 24 ساعتی ڕابردوودا 10 حاڵەتی دیکە لە هەرێمی کوردستان تۆمار کراون کە یەکێکیان لە هەولێر بووە، 9یان لە سلێمانی بووە. لە 185 ئەوانەی کە لە ناو شاری سلێمانی لە 22 چوارەوە کە تۆمار کراون، ئەو کەسانن کە بەرکەوتنیان لەگەڵ ئەو خاوەنی نانەوەخانە هەیە کە چەند نانەوەخانەیەکی لە چەند گەڕێکێکی جیاوازی ناو شاری سلێمانی هەبووە. پرسیار دەکەین چی دەکرێت بۆ ئەوەی کە هاوڵاتیان ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکەن لەم حاڵەتەی کە ئێستا ناتوانرێت خەڵک دیسان کەرەنتینە بکرێتەوە و قەدەغی هاتوچۆ ڕابگەێنرێت. ئایا خەڵک ئیترپاڵی لێباتەوە مەترسی ڤایرۆسی کۆرۆنا و توشبوون بە کۆرۆنامان نەماوە؟ دەڵێن کەشوەوە گەرمی کردووە، ئیتر هیچ گرفتێکمان نەماوە. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانداری بەڕێز فاروق ساڵحمان کردووە کە بەڕێوەبەری چاودێری تەندروستی سلێمانیە. کاک فاروق ڕۆژ باش، بەخێربێن. ڕۆژ باش، زۆر سپاس. وەکو بەڕێوەبەری چاودێری تەندروستی، ئێستا ناو شاری سلێمانی خەڵک سارد بووەتەوە لە جێبەجێکردنی ڕێکایەکان و ڕێنمایەکان، دەڵێ مەترسیەکە نەماوە، کەشوو هەوا گەرم بووە. ئێستا حاڵی قسە بکەین لەسەر پارێزگای سلێمانی و کە تەمان بە حکمی کارەکەی ئەوە گاڵی پارێزگای سلێمانی ئەنا قسە لەسەر هەموو هەرێمی کوردستانە. حاڵی چۆنە ئێستا؟ لە ڕاستیدا پێشتر بەهۆی ئەم ڤایرۆسی کۆرۆنایەوە کۆمەڵە ڕێکاری زۆر باشگیرایە بە تایبەتی لە شاری سلێمانیدا ئەوە بوو کە قوتابخانەکان داخران، بە دوایە مزگەوتەکان، بە دوایە کۆمەڵێ دووکان و کافتریاوانە داخرا، بە دوای ئەوانە بڵێن قەدەغی هاتوچۆکرا. کارێکی زۆر باش بوو. ئەمە هۆکاری ئەو بوو کە بەڕاستی سەرکەوتین بەسەر ڕێگربین لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. بەڵام بەداخەوە لەم چەند ڕۆژەی دوای ئەوەی کە ڕێکارەکان ئاسایی کرایەوە و قەدەغی هاتوچۆ لابرا و دوکانەکان کرانەوە، دیارە پێویست بوو کە هەمووی بە کۆمەڵی ڕێنمایی کرایەوە. بەڵام بەداخەوە ئێستا هاوڵاتیان و بە تایبەتی شوێنە گشتەکان وەک پێویست ڕێکارە خۆپارێزیەکان ناکەن و هاوڵاتیان سار بوونەتەوە کە بەڕاستی ئەمە کارێکی ترسناکە. بۆیە ئێمە لێرەوە داوا لە هاوڵاتیانەکەین کە پێویستە مەسەن تاکپارێزی خۆیان بکەن و تێکەڵ بە قەرەباڵغی نەبن و
مەسەن لە پرسەکان دوورکەونەوە هەوڵبەن نەچنە مزگەوتەکانەوە ڕاستەکراوەتەوە بەڵام پێویستە مەسەن دوورکەونەوە لە کەسی ئەو کەسانەی کە پژمە و کۆکە و ئەنفلۆنزایان هەیە دوورکەونەوە و بەلای کەمەوە 2 متر بۆ 3 متر دوورکەونەوە لەو کەسانە و هەوڵبەن بۆ کاری تایبەت نەبێت نەچنە بازاڕەکانەوە و ئێمە تیمەکانیشمان بە بەردەوامی لە بازاڕەکانی ناوشاری سلێمانیدا ڕۆژانە سەردانی هەموو دوکان و شوێنە گشتەکانەکەین دیارە لەم چەند ڕۆژەی پێشوە چەندین دوکانمان داخستووە لەسەرەوەی کە ڕێکارەکانی خۆپارێزیان جێبەجێ نەکردووە و چەندین کاک فاروق ئێوە سەرپەرشتیای لیژنە تەندروستیەکانی قایم قامێتیشن ئەنێ بابەتەکە پەیوەندی بە یەک دوکان و دوو دوکان نییە هەموو ئێستا ئەگەر هەمووشی نەبیانی ئەگەر بەشی زۆری وایە ینی ڕێکارەکانیان نێشت و ئەوەی کە پێشووتر ئێوەتانوت بە تایبەتی ئێستام حاڵەتی لە ناوخانەکان دەرکەوتووە بەستەنا باسی ئەو نەکەین شوێنەکانی دیکەش کوتان ئەو کەسی کە بوونە پارە وەرەگەی ناو ئەو کەسە ئەبێ دەستکێشی لەدەسابێت نابێت ئەو نان تەوزێ بکە بەڵام ئێستا من چەند نانەوە خان و سەموخانەکەم ئەو ڕێکارانە هیچی نەماوە خۆی لە ڕاستە قسەکەی جەنابەت زۆر تەواوە لە ڕاستیدا بڵێم لە 150 شوێنە گشتەکان ساربوونەتەوە ڕێنمایەکان جێبەجێ ناکەن بەڵام ئێمە لە ڕێگای لیژنەکانمانەوە بە بەردەوامی غەرامەیانەکەین داخستنیان بۆ بکەین بۆیە من جارێکی کە داوا لەو مەبەست ئەوەیە کە ئەو ڕێکارەی کە لە سەرتاوە کە جیرە بەر هەر ئەوە بێ ئەبێ هەر ئەوە بێ ئەگەر لەوە کەمتریش بێ قولیان قوبوڵ ناکەن نەخێر بەڵام کێشەیەکەیە بەڕاستی لای ئێمە خەڵک وازانێ ئیتر کە بەرە وەرزی گەرما ئەڕۆین ئیتر ڤایرۆسی کۆرۆنا بوونی نامێنێ ئەمە تێگەیشتێکی هەڵەیە لە ڕاستیدا ئێمە پێویستمان بەوەیە کە ئیتر تاک بە تاچی کۆمەلگاکەمان بە هاوڵاتیانەوە بە شوێنە خاوەنی شوێنە گشتەکانەوە ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکەن وە پابندن پێیانەوە چونکە بەڕاستی ئێستا لەم 2 هەفتەی پێشوودا بەهۆی کەسێکەوە کە تووشی هەڵگیری ڤایرۆسی کۆرۆنا کۆمەڵی خەڵکی هەموو کۆمەڵی خەڵکی توش کردەوە ئێمە لە ڕێگای لیژنەکانمانەوە هەر لەم 2-3 هەفتەی پێشوە ڕۆژانە نزیکەی 700 نمونەما وەرگرتەوە بە عەشوایی لە هەموو پیشەوەرەکان لە ناو گەڕەکانی شاری سلێمانیداوە ئەمانە بوون بە هۆکاری ئەوەی کە ئەم هەڵگری و بەرکەوتانەمان دۆزیوەتەوە و ئەم کەسی کە توش بۆ بەڕاستی کە کۆمەڵی خەڵکی زۆر توش کردووە لە کەسوکاری خۆی لە خێزان و مناڵ و ئەوانە دیارە هەمووی ئێمە لیژنەکانمان نمونەمان لێوگرتم دوایەوەی نێراوە بۆ تاقیگەر لە ئەنجامی پشکنێنەکە دەرچووە پۆزتیفە بەس خۆشبەختانەوەی کە جێی دڵخۆشێت تا ئێستا بڵێن کەس هەمویان حاڵەتیان جێگیرە و حاڵەتێکی ناجێگیرمان نییە و لە نەخۆشخانە کەوتون و چارەسەرەکرێن هەمویان جێگیرە شکر سەرچاوی توشببوونی ئەو شخصە خۆی دۆزراوەتەوە تا ئێستا ئێستا چونکە تێکەڵاویەکی زۆری هەیە بەزەوەی کە ئێمە بە دووادا چوونمان بۆ کردووە تێکەڵ بە خەڵکی بڵێن دەروی وڵات نەبووە و تێکەڵ تا ئێستا هۆکارەکەی نەدۆزراوەتەوە بەڕاستەکەی ئەمە مەترسیدار نییە بابەتە واللهی لە ڕاستیدا زۆر مەترسیدارە بۆیە ئێمە داوا لە هاوڵاتیانەکەین کە شوێنە قەرەباڵغەکان تێکەڵ نەبن و لەو کەسانە دوورکەونەوە کانفلۆنزایانەوە هەر هاوڵاتیەک یا هەر کەسێک کە کۆکەی هەیە پژمەی هەیە بە زووتین کات سەردانی یەکێک لە نزیکترین بنکە تەندروستیەکان یان نەخۆشخانەکان بکا بۆ ئەوەی نمونەی لێوەرگیرێ و بۆ سەلامەتی خۆی ناکەن ئێوەکو ینی تەندروستیش ئێوە ساردبوونەتەوە لە بابەتەکە بۆ نمونە جاران کە کەسێک ئەکرا لە شوێنێک من نامێت ناو بهێنم بەڵەوەی کە دیسانەوە بابەتەکانی کەسێ پێی بریندارە بن بەڵام بەڕای من ینی زۆرای زۆر کەسیش وایە کە ئەگەر کەسێک توشبوو بوو ناویشی بهێنرێ خۆ بابەتەکە پەیوەندی بۆ نییە کە تۆ خوا نەخواستە بابەتێکی خراپ بێ بەڵام بۆ ئەوەی کە ئەو کەسانەی کە کۆنتاکتیان هەبووە لەگەڵیانە بچن ئەوانیش پشکرین بۆ خۆیان بکەن بۆ نمونە پێشووتر کەسێک ئەگەر بتان وتە ئەم کەسە کێ کۆنتاکتی لەگەڵ ئەم کەسە هەبووە کێ سەردانی ئەم کەسەی کردو هەمووی بابێ پشکرین کە بەڵام ئەمنان کەسێک کە بۆ نمونە نانەوە خانەکەی هەیە پێشووتر بۆ ئەوەی کە نەبێ بە بابەتێک بڵێن زۆر قسە لەسەر ئەماکەن پێشووتر مامۆستا ئاینیەکەشە بوو دایانگوور ڕاگەاندنەوە زۆر قسەی لەسەرەکەن بەڵام ئەمە بۆ پێدانی ڕێنمایی تەندروستیە ئێستا ئەم کەسێک کە نانەوە خانەکەی هەیە بۆ ناڵێن لەم شوێنانە کێ چووە ئەم شتانەی کڕیوە بابێ پشکنین بکایان کەرەنتینیان بکەن بۆم هەنگاوانەتان نەناوەیەوەش لە ڕاستیدا خۆی ئەبێ ناوی نەخۆش پارێزراو بێت
ئەمە شتێکی قانونی و ینی یاسای دەبلێت ئەبێ ناوی نەخۆش پارێزراوە ینی ئەو کەس ئەگەر ناوەکەشی نەهێنرێ بۆ نەبڵێ لە نانەوەخانی فلان نانەوەخانی ئێمە مشکیلەکە لە وڵاتی ئێمەیە ئەوەیە مەسەن یەک کەس هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بێ ئیتر هەموو خەڵک ئەبڕێ لێ هەموو خەڵک دوورەکەوێتەوە لێ ناوی ئەکەوێتە ناوانەوە ئیتر خەڵک بەنەو ئەکسیدێکا وازانێت کە لە ئەساسا ئەمە هەموو شتێک چارەسەری هەیە لای ئەوەندە قورس نییە نەخۆشیەکە بەڕاستی لە وڵاتی ئێمە بەس ئێمە ئەو کەسەی کە هەڵگرەکەیە مەسەن پرسیاری لێەکەین تێکەڵ بە کوێبووی سەردانی کوێت کردووە ئێمە سەردانی هەموو ئەو شوێنانەکەین بەرکەوتەی لەگەڵ چی هەبووە نمونیان لێوەرەگرین و دوای ئەوی نمونە شخصێکم لەوانەیە بۆ نمونە لە نانەوەخانەی هەر شوێنێک لە شاری سلێمانی بەڵێ ینی چوم کڕیومە لەو نانەوەخانە کۆنتاکتیش ملوانێم شخصە هەبوو بەڵام من ئێستا نازانم شخصە تووشی ئەو ڤایرۆسە بووە نازانم خۆشت نییە مەسەن لە ڕێی ئێمە بەرکەوتەکانی مهمە خۆ ئەو نانۆخانەیە ئێمە بۆ پێشتر کۆمەڵە ڕێنماییماندانە ئەڵێن خاوەنکارەکە ئەبێ هاوڵاتی دەست لە نان نایە خاوەنکارەکە پارێک بڵێن نانەکەی بۆ پێچێتەوە بیاتە دەسی بۆی دەستی بەر بدەستی هاوڵاتیەکە نەبەوە پارەوە نەگرێ پارە لە شوێنێکی دیاریکرا بە خۆی خاوەنەکەی ئەو کەسەی کڕیارەکە هەڵی گرێ و باقیەکەی خۆی هەڵگرێتوانێ ئێمە هەرچی بەرکەوتەیەکی هەبوو هەمووی ماوەرگرتووە وەلەنچی ئەو بەرکەوتانەیە ئەمانە هەمووی دۆتراوەتەوە یعنی ماڵ بە ماڵ و گەڕک بە گەڕک چوین بەس من ئەگەر ڕۆژ بمێرێکێک و نانەوەخانە کێشت نییە ئەمە یەک دوو ئەوت بۆ باسکەم ئێمە پێشتر ئەکری ئەو شخصە بۆنونە پارەی ئەوت پێ بڵم بێ دەستکێش ئەوت بۆ باسکەم ئێمە پێشتر نانۆخانەیەکمانە بوو هەر حاڵەتێکی کۆرۆنای تیا بوو دوێنێ هاو لەبەر ئەوەی گەڕەکە زانی بوو ئەمانە دوێنێ هاو دوکانەکەی داخست بۆ لەبەر ئەوەی خەڵک و توێتی کۆرۆنایەتی تر هەمووی خەڵک شاوەتەوە لێ بەڵام لە کاتێکە بەڕاستی لە ڕێی خواردنەوە نەقڵ نابێ ئەم ڤایرۆسە لە ڕێی بەریەکەوتنەوە نەقڵە بێ ئێمە گرنگترین شت بۆ هاوڵاتی ئەوەیە کە بە بەردەوامی دەستی بشوات دەستی پاکشکەرەوە کاتەوانێ بە پاکشکەرەوە و نەچێتە شوێنە قەڵەباڵغەکان ئەمە ئەساسی ئیشەکەیە مەسەن بەڕاستی ئەگەرێتەوە هەر هاوڵاتی خۆی پارێزێ بە بەردەوامی دەست پاکاتەوە دەست بۆ دەموچاوی نەبە لە هەموو دنیاشا ئەمەیە ئەم دوو ڕێگایە ئیتر ڕێگاکانی لە ڕێی خواردنەوەنەوە نایکرێتەوە پلانی داهاتووتان چی ئێوە وەڵڵاهی خەڵک جایی کە کەرەنتینە بکەنەوە قەدەغیات و ئێمە بەڕاستی داوا لە هاوڵاتیانەکەین کە پابند بن بە ڕێنمایە تەندروستیەکانەوە نەکەوینەوە بەر ئەوەی کە ڕێکارەکانی قەدەغی هاتوچۆ یا دوکانەکان دابخرێتەوە خۆتانەزان زۆر بێ ئیشیە خەڵک وەزئی خراپە بۆ ئەوە داوا لە خاوەن پیشەکانەکەین کە پابند بە ڕێنمایە تەندروستیەکانەوە و ئەگەر پابند نەبن بەڕاستی مەکاری یاساییان لەگەڵەکەین وە تیمەکانمان لە بازاڕان خۆشببختانەیە مە شەستیمان هەیە بە بەردەوامی لەناو بازارەکانی سلێمانیە و ڕۆژانە کاری یاساییەکەن ناو بازاری شاری سلێمانی هەیە پێشووتر کە هەنگاو بانگاوکە قۆناغەکە ئاسایی بووە نەتانش سیارە هاتوو چۆبکە لەناو شاری ناو چقی سەری ناو بازاری شاری سلێمە بەڵام ئێستا و چۆکە خەڵک ئێستا بەرەو ژەژنانە خەڵکێکی زۆر ڕوو لە بازارەکات شۆستەکانیشمان هێندە فراوانی لە ناو شاری سلێمانی بەریەکەوتنێکی زۆری خەڵک خۆی جاران پێشووتر پێش ژەژن هەر ناو بازار و سنتەرینەکان داخرا نێتیان نێشتێ و تۆمبیلات و چۆکە ئێستا بۆ نایکەن لە ڕاستیدا خۆی لیژنەیەکی باڵای کۆرۆنا هەیە ئەوان بڕیارەکانەدەن مەچەند لای ئێمەوە دەرناچێت ئێمە و ڕێنماین لە وەزارەتی تەندروستیەوە بۆمانە یا لە لیژنەی باڵای ئۆپەراسیۆنی کۆرۆنا و بۆمانێ ئێمە ئەوانە هەمووی خاڵی جێبەجێەکەین ئەوان بڕیاریان داوە کێشەشی نیە مەچەند خۆی بە بەردەوامی ئێمە بەڕێز بەڕێوبەری گشتی سەردانمانەکات لەم هەفتەیە لای خۆمان بۆ لە بەڕێوبەرەتی خۆپاراستن گفتوگۆی لەسەر کراوە و ئەگەر بزانین ڕێکار خوانەخواسە ژمارەکان بەرەو هەڵکشانەچێ لە دوای جژنەوە دیارە ڕێکاری ترەگیرێتە بەر و کۆمەڵی ڕێنمایی تایبەت دەرەچێت هەستەکەن هاوڵاتیان پابندان بن وەڵڵاهی هاوڵاتیان ساربوونەتەوە بەڵام هەڵەیەکی گەورەیە بەڕاستی چونکە بەسیترین شت دەگەر یەک هاوڵاتی لە ئایلێکە توش بێت سەرۆک خێزانەکە یا هەرتاچێکی خێزانەکە ئەو ئایلێ یەکسەر کەرنتی نەکرێ مەسا بێ ببرێتە خستخانە نمونەیان لێوەرەگیرێ کارێکی ناخۆشە بۆیە هەموو هاوڵاتی پێویستەکە خۆپارێزی بکە و دەستی زۆر بە باششی بشوە هەرەوە نەبێ ئاوکا بە دەستیا بڕا بە سابوون و شامپۆمانە ئەڕوا هیچ کێشەیەکی نییە و دەست نەبا بۆ دەموچاوی
ئەگەر ئەم دوو خاڵە جێبەجێ بکەین بە دڵنیاوە سەرکەوتیەوە بێ. تۆ فەرمانبەرێکی لەوانەیە بۆ نمونە وەکو زۆر کەس ئەم بابەتانە لەوانەیە لە کەسە سادەکان زیاتر وەربگرن. ئێستا خەڵک دەڵێن ئەم حکوومەت بۆیە ئەم کەرەنتینە ئەکات و ئەم بابەتی کۆرۆنا ئەکات لەبەرەوە موچەی پێ نادرێ، لەبەرەوە ناتوانێت کۆنتڕۆڵین بکە. ئەم بابەتە ئەڵێن بابەتێکی تەنانەت خەڵکێکی نەکەم زۆر هەیە گومانی لەم بابەتە هەیە. خۆی هاوڵاتیان حەقیانە بەڕاستی موچەیان نییە نازان، بەڵام هیچ پەیوەندێکی بە موچەوە نییە. و یعنی ئەگەر بابەتەکە نە سیاسیە نەسیاسیە تەندروستێکی تەواو وەلە لێرەش وەلا هەموو دنیایەوە. یعنی خۆی ئێستا لە زۆربەی وڵاتەکانیش بۆ نمونە لە سەرەتادا لە بەریتانیا تەنانەت دەستکێش و کەمامە نەبوو بۆ کارمەندەکان کە لەناو پەرستیارەکان لەناو نەخۆشخانەکانە کاریانە کرد. بەڵام ئێمە خۆشبەختانە ئێستا هەموو شتەکانمان هەیە، بەڵام هەر داواکاری ئێمە لا وڵاتیانوێ پابند بن چونکە کاری یاساییان لەگەڵا ئەەکەین، کەرەنتینیان ئەەکەین، دوکانەکانیان دائەخین، خوا نەخواستە لە دوکانێکە هەبێیانی کاری یاساییان لەگەڵاکەین. بۆیە داوایان لێەکەین کە خۆپارێزی بکەن و شتێکی ئاسانیشە قورس نییە. ئەگەر هەر ئەبێ بیکە هەموو تاچێک، بەس ئەگەر ئەوشیان بۆ ناکرێت بە بەردەوامی دەستیان شۆن پاکشکردنەوە بکەن، دەست بۆ دەموچاویان نەبن. ئەو خاڵە زۆر تاکید کەیتەوە لەوەی کە ئەگەر کەسێک بۆ نمونە ینی لەوانەیە ئێستم کورسی کە من دەستی لێم هەڵگری ڤایرۆسەکە بیان کەسێکە بێ لێرە بێ گرنگ ئەوەی دەست بۆ دەموچاوت نەبێت تاوەکو دەستشوی زۆر ڕاستە هەر ئەوەیە بابەتەکە پەیوەندی بەس بۆنێ ئەگەر نانی پێ بخورێ گرفتە بێ ئەگەر دەست نەشوە گرفتە خۆی بۆ لە ڕێنانەوە نەقڵ نابێ، بەڵام بەڕاستەکەی دەستی بەردەموچاویکە ئەمە کێشەکەیە. لەبەرەوە باشترین چارەسەر خۆپارێزیە و هاوڵاتیان نابێ سار بنەوە. بەڕاستی ئەمە ئەوە نییە بڵێ لە شتێکی سیاسیە دروستکراوە بۆ سلێمانیا هەندێک هاوڵاتیان وا بڵاوەکەنەوە عەلا ئەساس پارەی لەسەر وەرگردووەمانە. بەنسبەت پارە ئەمانەوە حکوومەت پارەی خۆی بۆ تەخسیس کردووە و WHO و بەغا ئەمانە بۆ ئەو ڕێکارانەی کە پێویستە بۆ خۆپارێزی یاخود بۆ نەخۆشخانەکان پێداویستەکان ئەمە دابین کراوە. یعنی ئەوە نییە بڵێ وەڵا بۆ نمونە لە سلێمانی ئەمە وا بڵاوەکەنەوە بۆی پارەی لەسەر وەرگیرێ. نە حکوومەت نە WHO نە بەغدا پارە نایەن بە شێوەیە کە شتێکی زانستی دەبێ. لە ئەو کەسانەی کە ئێستا نەشتەرگەری ئەنجامەدرێت لە ناو نەخۆشخانەکان و بینین هەیە و خوێن وەرگرتن هەیە، ئەمانە پێش ئەوەی کە نەشتەرگەری بکەن یا خوێنیان لێوەرگن پشکنی ڤایرۆسی کۆرۆنایان بۆ بکەن. ئێستا لەم ڕۆژانەیە لە یەکێک لە نەخۆشخانەکان حاڵەتێکە بوو ئێمە لە هەر نەخۆشخانەیە لە نەخۆشخانەکانی ناو شاری سلێمانیە ئەو هاوڵاتانەیە لە بنکەکانە هەر هاوڵاتێک کە سەردانەکە نیشانەکانی کۆکە و پژمە و ئەنفلۆنزا و تا و تەنگە نەفەسی و ئەمانەی هەبێ یەکسەر پەیوەندیمان پێوەکەن. ئێمە تیمی 24 سەعاتیمان لێرە ناو بەڕێوەبەتی خۆپاراستن و یەکسەر ئەچن نمونەی لێوەرەگرن و ئەیگەن بە تاقیگە و نەتیجەی تاقیگە چی بێ ئەوە بڕیاری لەسەر ئەو کەسانە خوێنیان لێوەرەگیرێوانە یانەوەی کە خوێنماوە هیچ مشکیلەمان نییە. ئەی باش بێنی ئەگەر بۆ نمونە تۆلانەی هەڵگری کۆرۆنا بیت و بەڵام نیشانەکە لێدەر نەکەی خوێنەکەت لەوانە بچێتە کەسێکی کەوە گرفتی بۆ نابێ. خۆی من ناڵم ئەگەر ئێمە ئەوانەی ئێستا دوێنێ من چوم خوێنمە ئەو کەسەی لەوێ کە مامەی کردو دەستکێشی لە دەسایە کاونی لەبەرە جلی تایبەتی لەبەرخوێنی تۆ بچێتە کەسێک لە ڕێوە ڕێگەی خوێنەوە نەقڵ نابێت. یعنی ئەو کەسانە هیچ گرفتێکیان نەخێن. ئەباسی خواردنەکانی سنوورەکان چارێ پلان هەیە فڕۆکەخانەکان بکرێتەوە چونکە لە زۆربەی وڵاتان ئەوە بێ لیژنەی باڵای ئۆپەراسیۆنەکانی کۆرۆنا بڕیارەیە نەک ئێوە پێشنیارتان چێ بۆ ئەوەتەکە؟ وەڵای ئێمە لەگەڵ ئەوەین ئەگەر ئەم عەدەدە بەم شێوازەی ئێستا بێ نەکرێتەوە بەڕاستی سنوورەکانی هەر نەکراونەوە تا ئێستا نەکراونەوە ئەو بڕیارە. بەڵام ئەگەر کەوتۆتە سەر ئەوەی تا 1.6 ئەگەر ژمارەکان زیاد بێ بە دڵنیایی ناکرێتەوە سنوورەکانیش ناکرێتەوە. گەشت بۆ گەشتیان بۆ هەل بازرگانی هەر کراوە بۆ بازرگانی کراوی بە بەردەوامی ئێمە خۆراکمان بۆیە ئێستا لە باشماخۆ ڕۆژانە خواردن داخڵە بێ و لە ماوەی پێشوودا ئێمە بە 24 ساعتی لە ناو بەڕێوەبەتی خۆپاراستن خواردن هاتووە مختاقی گەمانەیە پشکنینی بۆکەین و هیچ کێشەشمان نییە. خەڵک گومانی لەو خواردانە هەبێت کە لە سنوورەکانەوە دێن. ئێمە لە ڕاستیە ئەو خواردانەی کێ بەڕێکاری یاسایی پرسیارەکە زۆر دووبارەیە ئەمە بەسمە بەستم ئەوەیە ینی ئێستا
لەم حاڵەتی ئێستا خەڵک جاران پێشووتر کە خواردنەی شێ بردەوە جوان خواردنەی تاقیمە کرد ینی بۆ نمونە علاگەکەشی شتێکی باشەوە ئێستا شتێکی باشە زۆر باشە هاوڵاتیان پێویستە مەسەن ئەو کە تۆ هەر شتێکە بیتەوە پاش تاقیم بکەیتەوە باشترە تاوەکو ئێسش گومانمان لەو خواردانە هەبێت کە نەکە ئەوەی خواردنەکان پێوەی نییە بەڵام تۆ هاوڵاتێک گەچێتە ناو ماچێتێکەوە دەست لە 5 نەوە ئایا مەسەن دەست هەر واینیان و خۆمان تەبیعەتمان وایە لە خۆمانەوە گەر نەشی کڕین هەر سەیرێکێکین هەڵیینەوە نەک ئەم کەسە بەرکەوتە بێت سەدفە لە تۆی بیتەوە پاکشیکەیتەوە باشترە ئەو خواردانەکان تاقیمیانەکەن یان ئەو خواردانەی کە لە سنوورەوە پێم وتی لە ڕێی خواردنەوە نەقڵ نابێ بەڵام تۆ ئەگەر دەستی ناخبوونە تۆ پاکەتێک هەیە ئەم پاکەتە لەوانەیە کەسێک لە ڕۆژەڵات بۆ نمونە لە تورکیا ئەمانەم کەسە هەڵی گرت بێ خۆی توش بوو بێ بەڵێ جا ئەو بووە ئێمە ئەو خواردانەی کە لە سنوورەکانەوە یەکەم ئێستا نایڵین هەر لۆریەکانیش بێنە ناو سلێمانیەوە هەر لە باشماخ بەتاڵە کرێتە ناو سارە و بەڕادی ترەوە سارکەرەوەی لای خۆمانەوە و ئەمانە هیچ ئەوە نییە ینی هۆکار نین بۆ گواستنەوە چونکە تۆ بەکارتۆنێکوی تۆ ئێمە بۆ داوا لە وڵاتیانەکەین کە بە بەردەوامی دەستشۆن بووی لەو کێشانە بە دوور بن ئەگەر هاوڵاتی پابند بێ بە ڕێنمایەکانەوە خەڵک سەرکەوتووە بین ئەگە پابند نەبێ بە دڵنیایە و دوکانەکانیش داخرێ و ڕێگاکانیش داخرێتەوە و کارێکی باش نییە لەبەرەوە هاوڵاتیان داوایان لەکەین بۆ بەرژەوەندی خۆیان لەبەروی چەند مانگە کرێکی زۆریان لەسرە بازاریان نییە بیزات دوکانەکان پابند بن بە ڕێنمایەکانی خۆپارێزیەوە وە شتێکی قورسیش نییە مەسەن تۆ هەر دوکانێکە چی کەزانی قەڵەباڵغا بە هاوڵاتی ئەوەنە وشیاریە بێ خۆی نەچێتە ژوورەوە یا ئەگەر یا خاوەن ئێمە ئەگە بزانین بەمە ژمارە بەرە هەڵکشانە چێ ڕێکاری ترەگەینە بەر بۆ دوکانەکان یەک دوو ئەیانکەینە ژوورە ناڵین ئاوە بڕەوە بڕیارێکی لەو شێوە هەیە بەدابەتی کە بەرەو جەژنانە چین و خەڵک زۆر پێداویستی ئەوێ و جلوبەرگی ئەوێ شت ئەوێ بیکڕێ هیچ بڕیارێکی لەو شوێ ئەگەرم داتانە بەتایبەتی ناو شاری سلێمانی هێندە بەردەوام لە هەڵکشاندا بێ قەدەغی هاتو چۆ ڕابگەێنرێت ناڵم ئەگەر بەتاکید چونکە بەرژەوەندی گشتی گرنگترێت لە بەرژەوەندی تاکە کەس و دوکات چەند دوکانێک بڵێن ئەگەر وابێ بەتاکید داخرێتەوە ڕێکاری ترێگیرێتە بەر بەس بەو هیواین کە ئیشەڵا کۆنتترۆل بکرێت پێش ئەوی کە بگەیتەوە قۆناغە بۆ ڕێکارەکانی ئەوی پێشووتە لە دوکانەکە کەس بەبێ دەستکەشنێتە ژوورۆ هێڵی سوور دیاری کرابوو ئەم هەر کەسێک ئەوە بۆستێ ئەوە دووری بێ ناتوانانی بێتە ئەوێ ئەگەر بابەتێکی سادە بووە دوکاندارەکە خۆی پێبێت بۆ ئەوانە ناکەنەوە تانەگەینەوە ئێمە بە بەردەوامی لەسەری ناڵم ڕۆژانە ئێمە غەرامی شوێنە گشتەکانەکەین هەم ئێمە هەم لیژنەکانی قایم قامێت بە بەردەوامی سەردانی شوێنەکانەکەن وە غەرامەی قورسی ژەکرێن و لێ پێچینەوەیان لەگەڵەکرێت بەڵام ئیتر تۆ ئەم دقەیە ئەچی لەوانەیە کابرا بەرەو گەرماژەچین کەمامەیەکی لە دەمایە دوای دەدەقەی تر داهەکەنێ بێزارە لێ ئێمە فێری ئەوە نەبووین بەڵام بەڕاستی کەتیمەکانی ئێمە چەند خۆ 24 ساعت تۆ بە دیار دوکانێکەوە نیت لەوانەیە ئەچی ئەو دقەیە بەسەن دەشوێن دیارن بۆ نمونە ئێستا بازار زۆر دیارەکە خەڵک زۆر کۆنتاکتیان هەیە نازانم بۆ بە شەواسە هۆڵەکە زۆر دیارەکە خەڵک کۆنتاکتیان هەیە ئەمانە ناتوانن ئێوە بچن ڕێکارەکان لەوێ هەندێک بابەت هەیە جێبەجێ خۆ چەند تیمەکانەوە بە بەردەوامی ئەچن بەڵام ئیتر وەکو پێدەڵم خەڵکی ئێمە کە تیمەکە ڕوا لەوانەیە ئیتر کەمامەکە لا بە مەسەرەن دەستکێشەکەیدا بەس بە ئام شکر باشە مەسا هەمووی دەستکێش بەکارێنێەوە کەمامە بیر لە تاکپارێزی باشترین شتە ینی ئێمە مناڵەکانمان خۆمان خێزانمان وازلاندێ بابەتی کە ئەچینەوە ماڵەوە یەکەم شت پێشەوەی جل بگۆڕی خۆمان گۆڕین ئەبێ بچین دەستمان بە ئاو شامپۆ و سابوون بشوین ئەمە ئەساسی هەموو تاکپارێزی هەموو هاوڵاتێکی لای ئێمە ساڵح بەڕێوەبەری چاودێری تەندروستی سلێمانی زۆر سپاس بۆ بڕگەی بەرنامەکە لەگەڵمانە بووی سپاس بۆ زۆرێرەکانت دەچین لە لای بڕگەیەکی دیکەی بەرنامەکەمان بڕگەی دەنگ و ڕەنگە دەنگ و ڕەنگی شاری سلێمانیمان هەیە
تصوير البيت Can kaldılar. لە تەوەری دوین بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر گرفتەکانی گەنمی جوتیاران کە لە باشووری کوردستان زەویەکی بەپیت کە شوهەوایەکی گونجاو جوتیاری بە ئەزبوونمان هەیە.
بەڵام گرفتە گەورەکە لەوەدا مەسلەی بازاڕکردن کە هیچێکە لە هەرە گرفتە گەورەکانی جوتیاران و باخەوانەکان کە تاوەکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانی ئەم گرفتە چارەسەر بکات لەگەڵەوەی کە دەڵێن کشتتوکاڵ بازارێکی بەردەوامە سەرچاوێکی دارایی گرنگی بەردەوامە هەندێک بابەتی دیکە هەیە کە لەوانەیە نەوت بۆ منە ڕۆژێک نرخەکەی بەرز بێ ڕۆژێک نرخەکەی دابەزێت لەگەڵ ئەوەیە کە تۆ دەبێت پشت بە خۆت ببەستی لەم ماوەی ڕابردووە کە زۆر کەس قسەی لەسەر ئەوە کرد کە ئەگەر بێت و لەم بەتایبەتی لە کاتی کەرنتینەکردن و قەدەقی هاتوو چوە ئەگەر سنوورەکان دابخرێت ئێمە چۆن بتوانین بژێوی ژیانی خۆمان دابین بکەین لە کاتێکدا ئێمە بەشی زۆری کاڵاکامان لە دەروێ وڵات هەوردە دەکەین لەگەڵ ئەوەیە هەموو بابەتێکمان هەیە کە بتوانین کشت و کاڵێکی بەرهەمهێنەری بەهێزمان هەبێت بەڵام تا ئێستا نەتوانراون بابەتە بکرێت قسە ئێمە ئەمڕۆ زیاتر لەسەر بابەتی گەنم دەکەین لە گەنم بۆچی تاوەکو ئێستا نەتوانراوە ئەو گەرمەی کە هەیە ئەو گەرمەی کە جوتیاران بەرهەمی دەهێنن بتوانرێت بە بازارکردنیان بۆ بدۆزرێتەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە جێگەی ئەوەی کە دەستی بازرگانەکانی واڵا کردووە ئارد لە دەرێوە وڵاتەوە بهێنە ناو هەرێمی کوردستان بۆچی ئەم گەرمە لە جوتیارەکان وەرناگیرێتەوە ئاشمان هەیە سایلۆمان هەیە گەرمەکانی تیاڵ بگیرێت دواتر لە ئاشەکان بکرێن بە ئارد و بدرن بە هاوڵاتیان یاخود بۆ نانەوەخانە و سەمونخانەکان ئەم بابەتی خۆمان بەکاربێنە کە قسەی زۆریش لەسەر ئەو ئاردانە دەکرێت کە لە دەروی وڵات دەهێنرێن دەڵێن مادەی کیمیایان تێدایە و زۆر گرفتی دیکەش هەیە لەو بابەتانە بۆ ئەم سەرچاوەیە گرنگە نەتوانراوە لەناو هەرێمی کوردستان بۆ خۆمان بەکاربێنرێت ئێستش کا پێشووتر پشت بە حکوومەتی عێراقی دەبەسرا بەڵام حکوومەتی عێراقی ئێستا زۆر گرفت دروست دەکا بۆ پارەی گەرمی جوتیاران پێ بدات یاخو گەرمەکان لێوەرگرێت تاوەکو ئێستا پارەی گەرمی جوتیارانی ساڵی 2014 و 15 لای حکوومەتی عێراقیە تا ئێستا پێی نەیەداون قسە لەسەر ئەم بابەتانە دەکەین و زۆر بابەتی دیکەش لەسەر مەسلەی گەرمی جوتیاران لەگەڵ بەڕێز محەممەد حەسەن بەڕێوبەری بەڕێوبەرایەتی بازرگانی دانەوەڵی ئیسلەمانی کام حەمەد ڕۆژ باش بەخێر بن سپاس بژیت لە هەرێمی کوردستان ئێستا ینی زیاد لە 1 ملیۆن تەن گەنم بەرهەمهێنن بەڵام حکوومەتی عێراقی سەرەتا بڕیاریە بوو 340,000 تەن گەنم وەربگرێت ئێستا کە وەفدی وەزارەتی کشت و کاڵ سەردانی کردوون ڕێژەی لە سادایان زیاد کردووە دەگاتە 389,000 تەن گەنم وەرەگیرێت ئەم ڕۆژەیە بۆ هەرێمی کوردستان و بۆ پارێزگای وەکو سلێمانی کە دەشتی زۆر بە پیتمان هەیە دەشتی شارەزوو دەشتی بتوێن ئەمانەمان هەیە ڕێژەیەکی کەم نییە بۆ ئەم ڕێژە کەمە وەرەگیرێت لەسەرەتا زۆر سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس بۆ ڕەساندنی ئەم دەرفەتە لە ڕاستیە ئەو گەرمێکەمە وەری ئەگرین بڕی ئەو گەرمە بۆ سنووری پارێزگای سلێمانی و بە شێوەیەکی گشتی بۆ هەموو هەرێم بڕێکی زۆر کەمە بەڵام ئەمە پشت ئەبەستێ بۆ بڕێک کە لە بەغداوە دیاری کراوە بگوایە بەڕێژەی لە سایە حەڤە بەڵام ئەگەر بچینە ناو ناوڕۆکی مۆزوعەکەەوە بابەتەکەەوە ئەمە لە سا حەڤەش ناکە لە سا 12.67 یا کەمتریش ئەمە لەو بەڕەوە دەگرین بە پێ ئەو بودجەی کە ساڵی پار پەسەندیان کرد بەڵێ هەرێمی کوردستانیان کرد بە 12.67 ئێستاشە لەو ڕێژەیە وەرەگرێت ئێمە ئەبێ حکوومەتی عێراقی کە دیاریەکە ئەو بڕێک گەرمی کە لە تۆ وەریبگرێ ئەبێت بای ئەو بەڕەپارەیە بێت ئەگەر زیاتر بێ لێ وەرناگرێت سلێمانی خۆی چەند گەنم بەرهەم ئەهێنێت سلێمانی بە پێ دەتوانێت کە وەزاری کە بەڕەواتی گشتی کشتتوکاڵی سلێمانی دایناوە لەسەر و بەڕاستی 700,000 تەنەوەیە بەڵێ 800 بۆ 900,000 تەن بەڵام لە چەندی وەرەگیرێ لە 800 بۆ 900 چەند ڕێژ پار ساڵی پار 135 و 626,000 تەنمان گەنم وەرگرتووە 600,000 تەن ئەمێنێتەوە بەڵێ بەڵام لە تر جوتیارەکان ناچارن کە بچن بیفرۆشنەوە لە بازاڕی ڕەشاییان ئەو گەنمە ئەڕوات بۆ کەرکووک بۆ شارەکانی تری عێراق چونکە ئەگەر ئێمە دابنین سایلوی خۆمان هەیە لە چەمسەماڵ دوی سالی چەمسەماڵ لە کەرکووکەوە نیو کاژمێر بڵین زیاتر باسێ چارەک بێ لای ئێمە مقەید لە گەرمەکە وەربگرین بەڵام بۆ ئەوان فریە کراوەیە بەڵێ حکوومەتی عێراقی بۆ خۆی فریە بۆ هەموو شارەکانی خۆی فریە بەس بۆ هەرێم وایە باش ئەو گەرمەی دەمێنێتەوە جوتیاران چی لەکەن هەرزان
بازارێکە نەچن سۆجا بازرگانەکانی عێراق هاتن ئەیان کردی لەوێ چوون ئەیان فرۆشتەوە بۆ خۆیان. بەڵێ ساڵی پار نهاتن بەس ساڵەکانی پێشتر لێ بازرگانە هاتن لە بڵێن لە شارەکانی سلێمانی بۆ نەگەرمەکان چی لێ بکەن؟ ئەکید ئەوان لە ئەوەیانە دەسەڵەتی ئەمان نییە خۆیان سەرپێشکردن ناچارن بیفرۆشنەوە چونکە هەڵگرتنی ئەو بڕەگەنمە زۆرە و خەزمکردنی کاریشی ئاسان نییە و ئەوانش تەمان دوتیار هەیە بە قەرز زەرەکەیەکی هەڵێ پارەی نییە ئەی ناچارە بۆی ئەو پارێ دەست بێنێتەوە ئەبێ ئەو بەرهەمەکێتی بیفرۆشیارە گرنگەکەت لێرە ینی بابەتەکە ئەوەیە بۆ حکوومەت یاریبی کوردستان تا ئێستا پلانێکی لەو شێوەی نەبووە کە خۆی ئەم گەرمە وەربگرێتەوە ئاشمان هەیە لە ئاشەکانی خوابی هاڕێت و بیکا بە ئارد لە جێگەوی بچێ ئارد لە دەروێ وڵات بێنێ. بەڕاستی ئەوە ئەو پرسیارە باشە بوو لە حکوومەتی هەرێمی کوردستان و لایانی پەیوەندیدار خۆی بکرایە ئەوانت کە پەیوەندیان بەو بابەتەوە هەیە چونکە ئەوەی کە لەسەر ئێمەیە تەنها کڕینەوەی ئەو بڕەگەنمەیە کە بۆمان دیاری کراوە وە هەڵگرتنی لە ناو سایلۆکانە و پاشان پێدانی بە ئاشەکان بووی بکردە بە شەعاردی هاوڵاتیان بەڵام ئەبێ خۆی زۆر پرسیارەکە زۆر جوانە زۆر ڕاستە ئەبوایە حکوومەتی هەرێم پلانی ئەوەی هەبوایە بۆی ئەو گەمەی بکڕایەتەوە بەڵام ئەوەی کە ئاسنگی سەرەکی کە توش حکوومەتی هەرێم بووە نەبوونی پارەیە نەبوونی بودجەیە کڕینەوەی گەنمیش پێویستی بە بودجەیە پێویستی بە پارەیە. نەزانم داتاکانم تاوڵان نییە بەڵام بێگومانم لەوەی کە ئەو داتایی کە دەدرێت بە هێنانی ئارد لە دەروی وڵات هەر ناکاتە ئەو داتایی کە تۆ گەرمەکەی خۆت بەکاربێنی ئەمە بێپلانی ینی ئەگەر بێپلانی نەبێ ئەتوانرێ و بابەتانە چارەسەر بکرێ. ئێستا هەموو وڵاتێک هەموو دەوڵەتێک هەتا بتوانێت هەوڵ ئەدا ئەو بەرهەمانی کە ناو خۆیەتی ساقی بکاتەوە بیکڕێتەوە بۆچی بۆ ئەوەی کە پارەکەی نەچێتە دەرەوەی وڵاتەکەی بۆی کە بژەوی ژیانی هەوڵەتیان بەرز بکاتەوە ئیش دروست دەبێت لە ناو وڵاتە خۆی ئەوە زۆر گرنگە. ئێمە ڕاگەاند کارێکین و بابەتێکی لێرە هەست بەوەکەین وزارەتیی پلاندانانمان هەیە بزانین وزارەتی پلاندانانەکە ئێستا لەوانەیە بڵێن خەیرانی داراییە بەڵام خۆ پێشتر خەیرانی داراییمان نەبووەن بابەتانەی نەکەی کاتێکەیە بۆ دەستپێکردن وەرگرتنی گەرم هەتاکو ئەم کاتەی سامیان بێت کە دانیشتوین هیچ ڕۆژە دیاری نەکراوە هیچ نووسراوێکتان بۆ ناتوە نەخێت هیچ نووسراوێک بەدەست ئێمە نەگەیشتووە بەستەمە ناکەین لە سەرەتای مانگی شەشە شتەکە ڕوون بێتەوە چونکە پێویستی بە ئامادەکاری هەیە هەتا ئێستا ناوی جوتیارەکان نەگەڕاوەتەوە و پێویستە کە گەڕایەوە کشتتوکاڵ بوو منە بەڕێتی کشتتوکاڵی سلێمانی ئەبێ مطابقی ناوەکانی خۆی بکە بزانەوەکو ساڵی پار چونکە زۆر ناوە نەگەڕایەوە بێ لە سەرتاوە کێشەیە چارەسەر بکرێ و باشان ئێمە کێشەی هوەریمان هەیە ئەبێ قپانەکان معایرە بکرێ ئامادەکاریان تەنیشتان نەکردووە ستافی ئەمە نووسرامان کردووە دو هەفتە لەمەوە پێش لە ئەبێ ستافی تایبەتمەند تەخەسوس لە بەغداوە بێ بۆ هەموو عێراق لەگەڵ هەرێمیشا بە هەمان شێوە بە یەک شێوازە یەک ستاف معاری میزانەکانەکە ئامادەکاریەکانی لای خۆتان لە چ قۆناغێکەیە وڵی لە چاو ئەم بێ پارەیە لە چاوەی کە بودجەمان نییە تا ڕادێک باشە ئێمە ئەگەر هاتو هەر کاتێ دەست پێ بکرێ ئێم ئامادەین کە ئێستا لە سایلۆکانی خۆمان هیچ گەنم ماوە نەخێر ئێستا چاوەڕێ وەرگرتنی گەرمی نوێەکەن بەڵێ ئێستا بەس گەنم لە ئەوەی من ئاگادار بم بەڕێبەراتی دروستکراوی دانەوێڵە ئاشەکان ڕائاسپێر بووی گەنمی بەشەگەرمی خۆیان لە سالی دووزەوە بێنن. کام حەمەد داتایەکەیە کە هەڵەن عێراق ساڵانە پێویستی بە نزیکەی 5 میلیۆن تەن گەنم هەیە بۆ پێداویستی ناوخۆی خۆی ساڵی ڕابردوو ئەم بابەتەکانی پڕ نەکردو تۆ پێداویستی ناوخۆ هەر لەگەڵ ئەوەشە گەرمی هێندە وەرنەگرتووە لە جوتیارانی هەرێمی کوردستان ئێستا دەڵێن لەبەر ئەوەی کە وەکو خۆت ئاماژەت پێ لەوێ کراوەیە جوتیارانی ئەوان چەند گەنم بچێنن لیان وەرەگرن گرفتیەوەیان وڵێن ئەوە نەتان لێ وەرەگرین ئێستا تەوەقع دەکرێت بەو 389 کە بڕیارە لە هەرێمی کوردستان وەربگیرێت ئەم ساڵ نزیکەی 6 میلیۆن تەن گەنم لە جوتیاران وەربگیرێت لە عێراقدا کەواتە 1 میلیۆن تەنی زیاتر ئەبێت لە بڕێی کە پێداویستی ناوخۆ خۆیەتی پرسیارەکە لێرە بۆ هەرێمی کوردستان هیچ گرنتیەک هەیە کە ساڵی داهاتوو ئەگەر عێراق بۆ شێوە گەشت بێتە خۆبژێوی و
ئەم گرفتە سیاسیانە و گرفتە دارایانە لە لێوان حکومەتی هەرێم و حکومەتی عێراقی بەردەوام بێ هیچ گرنتیەکەیە کە ساڵی داهاتوو ئەم 389,000 تەنەشەیەکە وەربگیرێ ئەڵێن لەوانەیە ساڵی داهاتووی تر پێویستی بە گەرمی هەرێمی کوردستان دەبێت و زۆر بێ باک بێلی وەکو چۆن ئێستا بودجەی بۆ نانێرێ لە گەرمی شت وەرناگرم وڵی ئەبێ ئەمە تەوقعی هەموو شتێ بکەین بەڵام لە ڕاستی هەتا ئێستا هیچ شتێک لەو جۆرە لە ئارایان نییە ئێستا ئەگەر ئێمە بڵین هەرێم بۆ نوێ پارێزگای سلێمانی گەرمەکە خۆمان بەش نەکات ئەو بڕێت کە کردراوتە لە جوتیاران ئەوە حکومەت عێراقی ناچارە لە شارەکانێکەوە لە ساروەکانێکەوە گەنم بنێرێت بۆ دابینکردنی ئەو بڕێک کە پێویستە بۆ بەشی بەشە ئاردی هاوڵاتیان بۆ ساڵەکە داتاکت لای ئەمە بۆ گەرمی خۆمان بۆ هەرێمی کوردستان چەند گەرممان پێویستە بۆ نمونە ئەمە قساکەن سەر پارێزگای سلێمانی پارێزگای سلێمانی بۆ هەر مانگێک پێویستمان 22,000 بۆ نمونە بۆ ئەم مانگەی ڕابردوو 22,600 بڕین 55 تەن بووە بۆ ساڵەکە بۆ یەک مانگ بۆ یەکمان بۆ ساڵەکە ئەو کاتە تقریبانەکە 250,000 تەن بەڵام پرسیارەکە لێرە ئەمەیە حکومەتی عێراقی ساڵی پار 10 حیسەی داوە ساڵی پێشتر پێرار 8 حیسە بووە یعنی بەپی ئەوەی کە حیسەکە چەند دیاریەکە لە ساڵەکە بۆ نمونە 2,000 220,000 بەڵێ 220,000 تۆڵی نزیکەی 140,000 تەن گەرم وەرگیراوە لە سلێمانی وانە پار 135 باش ینی نەگەشتۆتە 140کەش ئەم ینی تۆ لە پێداویستی لام خۆت کەمتری شوەرەگە ینی 80,000 تەن ئەبێ لە گەرمی باشوور و ناوەڕاستەوە بۆمان بێت بەڵێ بە زۆری لە سایلەکانی کە ئێمە نزیکە سایلەکانی کەرکووکە یا دووزە یا باش ئەم داتانە بۆ لەگەڵ حکومەتی عێراقی قسە ناکرێت حکومەتی هەرێم کە لە دانیشتەکانی بۆ قسە ناکات بڵێ ینی بۆ نمونە من پارێزگای سلێمانی خۆی بەلانی کەمەوە بۆ نمونە و پێداویستی کەتە هەتا 220,000 تەنەکەی خۆی با لە خۆی بخۆی بەکاری بێنێتەوە بۆ 140,000 136,000 تەنی لێوەرەگری ئێمە وەکو بەڕێبەتی بازرگانی دانیوەڵی سلێمانی هەوڵ جددیمان داوە لەو بابەتەیە و پەیوەندیمان پێوە کردوون وتانەت ئەوانیش لە وزارەتی پلاندانانی خۆیان و لەگەڵ کۆمپانیا گەشەی بازرگانی دانیوێڵە بەغداد هاتنەوە قەناعەتەوە کە ئێمە ئەگەر ئێمە گەرمی ناو خۆمان هەبێ تۆ ئەمە وتومانە ئێوە گەرمی ئەمە تەواوی ئەوە گەرمان بۆ ئەگوازنەوە لە شارەکانی ترەوە ئەو گەرمگواستنەوە پێویستی بە پارەیە کولفێکی پێویستە ئەبێ سارەکانی وزارەتی تیجارە خۆی ئەبێ سارێ شۆفێریەوێ سارێ مەسرەفی ئەو شۆفێرێکە پێویستی بە پارەیە دوای داکردنی گەرمەکە لێرە کولفەیە ئەمان هەمووی تێچوونە وتمان بۆی تێچوونە کەم بێتەوە ناو خۆیان بڕەکە ئەگەر پڕ بکەینەوە باشترە خۆیان قەنەعەتیان بەوە هەبووە متمانەت قسەم لەگەڵا کردوون لە مانگەکانی ڕابردووە لە مانگی دووە لە مانگی 1 و 2 من لەسەر خەت بووم سەرهێڵ بووم لەگەڵ ئەوانە وتومە ئێمە ئەگەر چەند سایلۆمان هەیە ئەوەنە ئەنێتوانین 220,000ەکە لای خۆمان خزم بکەین بەڵێ ئەتوانین چەند سایلۆمان هەیە ئێمە لە سلێمانیا 4 سایلۆمان هەیە 4 سایتوانەی چەندیان بۆ نمونە 4 سایلۆکە 200,000 تەن 200,000 تەن بەڵێ سایلۆی پێدەمەگوت 80,000 سەی سادق سەماڵ ڕانی 40,000 ئەوە 120 ئەمیش هەشتا ئەمە 200,000 بنکەن بۆ بەناکریشمان هەیە بنکەرەکان لە کەلار هەمانە 6 بنکەرمان هەیە ئەگەر بە تەواوەتی فولیانکەین ئەتوانین نزیکەی 40,000 تیا هەڵبگرین 36 بۆ 40 بەڵێ لە هەڵەبجەش هەر بنکەرمان هەیە لە دەرەشیش 5 بنکەرمان هەیە ئەویش نزیکەی 30,000 توانی تیا هەڵبگرین یعنی نزیکەی 270,000 مەتوانین بەڵێ خەزم بکەین لای خۆمان بەڵێ من چەندها نووسراوم کردووە بۆ وەغا کە داوایان کردووە ئایا سیعەی تەخزینی ئێوە چەندە چەند ئەتوانن کۆگا بکەن بە نووسراوی فەرمی وەڵام ماونەتەوە وتمە ئێمە لە سلێمانی ئەتوانین 270,000 تەن گەرم وەربگرین و ئێمە مەخازنیشمانەیە کۆگامان هەیە ئەتوانین 30,000 کەش لەوانە هەڵبگرین کە ئەکاتە نزیکەی 300,000 تەن متعاند مدیری تەسویق ینی بەڕێوەبەری بەشی بە بەڵگەکردنی گەنم پەیوەندی پێوەکردم لە مانگی سەرەتای مانگی سێ بوو لە مانگی سێ بوو وتی ئێوە توانن چەندێک هووا بکەن وتم ئەتوانین ئەوەنە وتی زۆر باشە خۆتان حازر بکەن بۆ ئەو بابەتە بەس لە کتوپڕ شتەکە گۆڕا ینی نازانم ئەوە ئایا بابەتەکە زیاتر سیاسیە وە هەز دەکەم چونکە بۆ
خۆی ئەوان لەگەڵ ئەوە بوون کە سلێمانی یەکێکە لەو شارانێ کەوەکو خەزینی استراتیژی بەکاری بین بۆ هەموو عراق من قسم لەگەڵاکردن وتۆمە ئێمە ئەگەر لێرە گەنمان هەبێ لە شاری سلێمانی تۆ لە هەر شارێک پێویستی بە گەنم هەیە ئێمە شوێنێکمان هەیە مەجالمان هەیە سایلۆمان هەیە ئامینە ئەتوانین تێ هەڵبگرین تۆ پێویستی بەگەنمە لە شارێکی تر ئەتوانین لێ لێرە ببی ئەوانش باوەڕیان بەوە هەبوو هەدوون سەرخەت بەس دوای لە مانگی چوار بەدواوە شتەکان گۆڕا و حەز دەکەم زیاتر رابطەکە سیاسی ینی لەگەڵ هەرێماکە حکومەتی عراقی یەک بابەتی دیکەش هەیە کە ئێستا بینیمان بە چاوی خۆمان لە ئەو گەرمەی کە لە سایلۆکانی باشوور و ناوەڕاستەوە بۆمان دەهات ئاژەڵی زۆری تۆپی وتیا بوو گەرمەکە خراپ بوو بۆنی داهات ئەمانە سایلۆکانی خۆمان لە ئاستی ساندەرێکان کە نێڵن گەرمەکە بەو شێوێ خراپ بێ و ئاژەڵ بچێتە ناویانەوە بەڵێ ئەمە ئەو پرسیارە زۆر جا مشتێک مەبیر هاتەوە لە بەرنامەکان جملێ بوو کاگڕنج ئەیوت وەڵا ئێمە بڕقنی سایلۆکان ئەمە دین گەرمی ناو سایلۆکان هەندی بایەکێک بێ حەزەکە میچێک لە نزیکەوە کە هات ببینێ بزانێ سایلۆکان بە هیچ شێوەیەک ئاژەڵ ناتوانێت ناویەوە کۆتر ناتوانێت داخلی گەرمەکە بێ بەڵێ پێشتر کاتی خۆی کە گەنم لە سایلۆ کۆنەکەی سلێمانی کە ساڕوخێنراوە ساحە بوو دانە ئەپشتا بەڵێ ئەو کاتە کۆدەکی زۆر بەسەروێ بوو ڕقنەی تێئەس و تان ئاژەڵی تێئەس و بەڵام لە سایلۆکانە لە چوو ئاژەڵ داخلی ناوە بێت من لەمە تێناگەم بەڕاستی بەڵام لە شارەکانی عێراقا ئەو هەموو لە ساحا گەرمەکە ڕۆکراوە لە ساحەیە تانەت بەناکریشیان کەمە سایلۆ لەوێ هەد یعنی زۆر کەمە نادرە ئەی بۆ خێر بوو ئەوان لەوێ هیچ گرفتێک نییە بەس ئەوەی کە من هەستکەم ئاستی خەزمکردنی گەنم ئێمە ستاندەرین لەوان بە زۆر باشترین ئێمە لەوان باشترین دڵنیا بە باشترین لەگەڵەوە ئێمە سایلۆمانەیە کە سایلۆش ئێمە ئەو گەرمە کە لە جوتیارەکە وەری ئەگری هەمووی بەڕێڕەوە بەمووی بە ئامێر ئەڕوات بۆ شوێنی خەزمکردنەکە و دوایەوە تهویەی هەیە دوایەوە متابعە کرێ بزانین ئاخۆر چونکە دایمەن گەنم یا معرضە بۆی کە حەشەرە ینی خۆمان ئەڵین ئەسپەی هەڵوێنێ بەڵام کە متابعی ئەەکەی ئەمە دەرمان نەکرێ ینی مۆڕعات چەند کات ئەتوانی ئەو گەرمە هەڵبگری وڵای من گەرمەکە کێشەکە لەو هەیە بەشی ساڵێک ناکە هەنی ئاساییە ساڵەکانی ڕابردوو گەرم زۆر بوو بوونە 2015 گەنمان زۆر بوو باشە 2015 و 16 گەنمان زۆر بوو سایلۆکانی بۆنە پیرەمەگوڵمان هەبوو هەموو سایلۆکە فول بوو چەند ساڵ ئەتوانی هەڵبگیری و گرفتی نەبێ لە ناو سایلۆکانە ئەمە بۆ 2 ساڵ ئاساییە خۆی تا 3 ساڵ ئاساییە بەڵام کێشەکە لەوایە سایلۆکانی ئێمە دەرمان بکرێن سایلۆکانی ئێمە معدەنیە سایلوی معدەنیش ستیلی کە عادە وەکو سایلۆی کۆنکریتی نییە وانە بجە حالات سایلۆکەی پێشووی سلێمانی کۆنکرێت بوو ئەسەمانەیە سە دروست بەڵێ کۆنکرێت بوو بەڵام خۆلە کارانەبوو ئەوێ تاو نەبوو بەڵام کۆنکرێتیەکە باشترەوانە مادەنیەکان بەڵێ في كل الأحوال ئەمە لە هەموو بارودۆخەکە گەرمەکانی ئێمە بەشی ساڵێکمان ناکە ئەگەر ئەمە تەماناکەین بەشی ساڵێک گەرم وەربگرین ینی نامەسمای بۆ نمونە ئەگەر خوا نەکردە ینی ئەمە بۆی پلانت هەبێ ئەگەر قەیرانێک هات تۆ توانی ینی ئەوە گەرمیش هەڵبگری لای خۆت کە گرفتت نەبێ ئەم گەرمانە هەمووی پەیوەندی بە سیادیەوە هەیە ینی حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت تەسەڕوف ئەم گەرمانەوە بکات یا حکوومەتی عێراقی خۆی بێ هەموو تەسەڕوفێکیان پێوە کات وەکو ئەز دەکەم پارەکە لە بەشە بودجەی سیادی ئەبڕێ ئەگەر ئەو بەشە بودجەی کە دیاری کراوە بۆی بگەڕاتەوە ژە دەسەڵات حکوومەتی هەرێم حکوومەتی هەرێم ئەو کاتە ئەیتوانی بە عەرزی خۆی تەسەڵفاتی پێوە بکات ناتوانین تەسەڕوفات بە هیچ گەرمێکەوە بکات بۆ من ئاخر ئێستا بووەچی ئێمە هەر کاتێک هەر پارێزگایەک بۆ سلێمانی گەنمان لێ ببڕێ حکوومەت عێراقی مولزەمە بەمان دابینکە لە چۆ ئەیهێنێ ببیهێنێ بەمان دابینکە بەڵام ئەوەیە جاری وایە هەنێک کات ئاشەکان خوان ئەڕۆن ئەهێنن بۆ منە ئێستا ئەچنە دووز ئەهێنن بەڵام پێشتر کە گەرمی مستەورد هەبوو ئەستۆرالی بوو کەنەدی بوو حکوومەتی عێراقی کە هات خۆی بە باخیلەکان کە باخیلدا ئەبەزی خۆی ساری خۆی هەبوو بۆیە گواستنەوە بۆ شارەکان بۆ منە بۆ شاری سلێمانی کە هات خۆی گواستەوە هاوردەکردنی گەنم ئێستا قەدەخە کراوە بەڵێ ئەوەی کە من ئاگادار بووم لە پەیوەندیە بووم بەڵێ بەنیازین بێنن
لە هیچ سنوورێک لە هیچ شوێنێکەوە بە قاچاقیش گەنم نایەت ئێستا گەرمی باس دەکەم گەرمی مستەورەت هیچ یعنی ئەوکو گەرمی دەرێشی کە بەباخی لە ڕێگی دەریاوە بوونە ئەمریکیە یان کەنەدیە یان ئوسترالیە یان ئەوان باش لە نازم چەند زانیاری هەبێکە لەسەر پارەی جوتیاران 554 ملیار دیناری ساڵی 2014 و 15 و 16 لای حکوومەتی عێراقی ماوە تاوەکو ئێستا هیچ زانیارێکتان هەیە لەسەر ئەو پارەیە هەنگاوی داهاتووی بە تایبەتی ئێساکە حکوومەتێکی نوێ دروست بۆ مستەفا کازمی سەرۆکی حکوومەتە و ماوەیەکی زۆر خۆی بۆ هەر لە ناو شاری سلێمانی و لێرە لە هەرێمی کوردستان بووە هیچ زانیارێک هەیە لەسەرەکەی پارەیان پێدرێ وڵی هەتا ئێستا بەڕاستی ڕوون نییە ئەوەی ئێمە حکوومەتی هەرێم زۆر لەسەر هێڵ بووە لەسەر ئەو بابەتە بەڵام هەتاکو ئێستا ڕوون نەبووتەوە ئایا ئەو بڕەپارەیە کەی ئەدرێ و چۆنە و ئاڵێن بڕەپارەکە بوونی هەیە بەس پێویستی بە ڕەزامەندی هەیە بۆ سەرفکردنی ئەی زانیارێک نوێ نییە بابەتی هەر خۆی ماوەتەوە بەو شێوەی بەستا حکوومەتی هەرێمە لەسەر هێڵ بۆ بەڵکو ئینشاڵڵا لە داهاتوە بگەن ئەنجامێک دەرفەتێکە بەستەنا باسی گەنم نەکەم باسی بەرهەمەکانی دیکەی دانەوێڵەش بکەم لە بەرهەمەکانی دیکە ئێمە حاڵمان چۆنە بۆ نمونە ئەمە وەکو بەسە لە جۆ لە نیسکو ئەوە پەیوەندی بە ئێمەوە نییە تا ئێستا ئەمە بەڕاستی لەگەڵ ئەوانە تعاملمان نەکردوە ناوی دانەوێڵە ینی بەڵێ گەرمن ئیش لەسەر گەرمەکەن بەڵێ وەکو ئێمە تا ئێستا بەس گەنم بووە گەنم بۆشی گەنم چونکە گەنم شتێکی ئەساسیە بۆ دروستکردنی نان ئێستا بەرهەممان ماوە ئێمە لە هیدانەوێڵی دیکە بۆ نمونە نیسک و نۆک و جۆ و ئەمانە زۆر بەکەمی خەڵک نایچێنێ ئەگەر لەواشێ خەڵک بۆ خۆی بیچێنە یان بڕێکی کەم لە بازاڕە بەفرۆشنەوە بای ئەوە نییە کە بڵین بیفرۆشە بە حکوومەت و بۆی لێ بەربژیرێ ئەی بەرهەمی برنجمان هەیە ئێستا نەخێت بەڵام لای خۆمان نییە لای خۆشمان چۆن هەیە هەنێک جوتیار کە بڕێگەنم برنج بەرهەم ئەهێنێ لە پێداویستی خۆی زیایە فرۆشێ بەڵام ئەوە نییە کە بڵێن بە شێوەیەکی بە کەمێکی زۆر بیفرۆشێتەوە دیسانەویش گرفتی بە بازارکردنیان هەیە نا بازارکردنەکە گەرمەکە برنجی خۆمان هەر کاتێ بکرێ سەر بەبێت چونکە خەڵک بە دوایە ئەگەڕێ ڕاست هەت چۆنە بێ ئەگەر بابەتەکە بەو شێوە بەیانی بازاری هەبێ برنج جوتیاران بۆ برنجەکە ناچێنن دێ برنجەکە لە پێویستی بە ئاوێژی زۆرە خۆ دەزانی پێویستی بەوەی دایمەن ئەوە نییە شوێنی تایبەتی ئەمە شوێنی زۆرمان هەیە کە گرفتی ئاومان نییە ئێستا جوتیاری باشمان هەیە ئێستا لە زۆر شوێن کە ڕۆشتوم بینیومە برنج چێنراوە ئێستا ساڵی ڕابردوو خۆمی چێکم لەوانە برنجی خۆماڵیم هەنێک کڕی بۆی بەکاری بێنم چونکە بۆ ئەم برنجانی کە لە دەرەوە ئەهێنرێت بەڕاستی نازانم وەکو ئەوە نەکو شتی خۆماڵی نییە هەموو کاتێک شتی خۆماڵی تەندروسترە یعنی یەکەم لە ڕووی تەندروستیەوە شتی خۆماڵی باشترە لە ڕووی ئەوەی کە تۆ ئەو پارەیە بگەڕێتەوە بۆ ناوخۆ یعنی تۆ لە کەسێکی ئەکڕیتەوە هاونیشتمانیەکە بڕەپارەکە لە ناوخۆ ئەمێنێتەوە ناچێت دەرەوە بەڵام تۆ لە دەرەوە بۆنە برنجە کڕی پارەکات چێ بۆ دەرەوە وانە بۆ دەروی وڵاتەکە باش ئەمە خۆی پلانێکی استراتیژیە ینی بابەتێکی ئابوووریە زیاتر بەسمە بەستەکەم ئەوەیە کام حەمەدیانی ئەندێ ئێوە ئاگادار بن لەگەڵ جوتیارەکانە کۆنتاکتان هەبێ ئێمە وەکو سەرەتا شەو گوتم ینی زەوێکی بەپیتی زۆر باشمان هەیە کەچوو هەوای گونجاومان هەیە جوتیاری بە ئەزممویشمان هەیە ینی ئێمە ئەگەر حکوومەت پلانی هەبێ بۆ بازارکردن بۆ کڕینەوەی ئەم بەرهەمانە چی گەنم بێ چ جۆ بێ چ نازانم میسیک بێ نۆک بێ فاسۆلیا بێ پاقلە بێ نازانم برنج بێ ئەمانە جوتیاری خۆمان ئامادەی هەمووی بچێنێت و هەمووی بکاتە بازارەوە گرفتەکە لە بازارکردنایە بۆ بازارکردنەکە ئەبێ بۆ کڕینەوەکەی حکوومەتی هەرێم پلانی هەبێ بودجەی هەبێ ئێستا لە ساڵەکانی ڕابردووە تاکو ساڵی کۆتای هێشتاکانیش بەڕاستی تاکو وەزعی بڵین هەرێمی کوردستان بۆی شەڕی ڕژەمی پێشەوە کە بۆ هۆی خاپورکردنی گوندەکان جوتیار پشتی بەخۆی ئەبەست بۆ منە گەنم جۆ نیسک نۆک ئەم چوار بەرهەمە
زۆ سەرەکی بکە خۆی بدەستی خۆی بەرهەمی ئێنا هەرەوەی خۆشی بەکارە ئێنایەوە تاند بەڕێکی کەمیشی زیابای بە خۆی ئفرۆشت پشت نەبەسراوی کە لە دەرەوە بهێنرێ بەڵام ئەو کاتە خەڵک پشتی بە خۆی ئەبەست کە پشتی بە خۆ بازاڕیشە بوو بەڵێ حکوومەتیش دامیە کرد لە پێدانی خۆی بەست چاوەڕێی دەرەوە نەبوو ئەویست ئەوەی دەستی خۆی بەرەمی ئێنا تامان ئەو کاتە ئەرچیان زۆر بووە بەڵام لەمان کاتە هەر پشتیان بە خۆیان بەستووە ئەو کاتە جوتیارەکان خەڵکی ئێمە زۆر کارەمە بوون لێ هاتوو بوون بەڕاستی ئێسش دڵنیامەر هەمانە بەڵام گرفتەکە لە دامکردن و بازارکردنەکەیە ئەگەر ئەزانیی کێشەکە دەچیە تاکارەبێن کێشەکە لەوایە ئەو کەسە کە پشتی بەخۆی بەست هەر خۆت کەسێک فەردێک لە کۆمەلگایە کارمەندێکە یا مناڵەکە لە قوتابخانەیە کە پشتی بەخۆی بەست باشترەوەی ببەستێ بە کەسانی تر زۆر سەرکەوتووە بێت بەڕێز محەممەد حەسەن بەڕێوبەری بەڕێوبەرایەتی بازرگانی دانیوێڵی سلێمانی زۆر سپاس بۆم تەورێ دەچینە کۆیا بە شێوەیەکی ڕاستەوخۆ هاوکارمان کاروانمان لەگەڵایە کاروان ڕۆژ باش زانیاریەکانی ڕۆژ لە کۆیە چین و بابەتی پێبندبوونی هاوڵاتیان بە ڕێنمایەکان لە کۆیە لە چه حاڵەتێکدایە؟ بەڵێ ڕێبین سلااو لێوە سلااو لە بینەرانی گەلی کوردستان دیارە من دەمەوە سەرەتا لە بابەتی ڕۆژوە لە هەواڵی ڕۆژ و دەست پێ بکەم لە کوردستان و بەتایبەتیر لە ئەم سنوورە ئێمە پلەکانی گەرما بڵێ ڕۆژ بە ڕۆژ بەرەو بەرز بوونەوە دەچێت لە ئێستاە مەسوم یاخود کاتی دوورینەوەی گەرم و جۆیە لە دەڤەرەکە و بەتایبەتی دانێوەڵە وەک جۆ و ئێستا بڵین لە چەند ڕۆژی ڕابردوو دەستکراوە بە درێنەکردنی زۆر لە سنوورەکە و لەگەڵ ئەوەشدا حکوومەت لێرە پلانش تایبەتی هەیە جوتیاران گلەی ئەویان هەیەکەوە سنووکی سەڵەیەکی تایبەت ئەم چاڵ هاتووە لە سەرجەمدانەوەکانی داوە من دوێنێ خۆم لەگەڵ جوتیارێکدا قسەم کردووە ئەوان گلەیەکی زۆریان هەیەکەوە سنووکی سەڵا لە دانێوەڵی هاوڵاتیانی سنوورەکەی داوە بە ڕێژەیەکی بەرچاو کە ئەمە جیاوازی لە چاو ساڵانی ڕابردووە زۆر لە ڕووی نەوعیەتەکەیەوە و دەمێ باز لە تەوەرەشی تریشکەم قایمقامەتی قەزای کۆیە لەگەڵ نزیک بنەوەی بۆ ڕۆژانی جەژن پلانی تایبەتی باخۆی هەیە و ئەگەری سبەی دووسبەی کۆبوونەوەی خۆی بک پلانیشی تۆکمەدا بنە سەبارەت بە قەدەغەیات و ئەو ڕێکارە تەندروستیانێکەوە دەگیرێنە بەر لە ڕۆژانی جەژندا لە کوردستاندا باز لە شەپۆلی دووەمی سەر هەڵدانەوەی کۆڕۆنا دەکرێت بەگشتی من لەسەر ئەم پرسە بۆ شاری کۆیە شێروان جەلال جێگیری بەڕێبەری نەخۆشخان جێگیری بەڕێبەری تەندروستی کۆیم لەگەڵ دەبێت کاک شێروان زۆر سپاس بۆم دەفەتا گەربەی تێرەوە سپاس بۆیەوە ئەم کاتتان باش کاک شێروان دەمانوێت لەو دەست پێ بکەین ئێوە وەکو تەندروستی کۆیە بۆ خۆ ئامادەکردنتان لە شەپۆلی دووەمی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان و تایبەتی لە شاری کۆیە چ پلانێکتان هەیە وەکو تەندروستی کۆیە بەڵێ فەرمووی. سپاس بۆ ئەم دەرفەتەی بۆ بیسەران و بینەرانی گەلی کوردستان و جەناویشتان و سوپاسی ڕاگەیاندنەکانەکەین لە سەرەتای دروستبوونی کۆڕۆنا هاوکارمان بوون و بە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گەشتی تەندروستی کۆیە پیلان و بەرنامە و ئەوەی خۆماندا نابوو سەرەتای دروستبوونی کۆڕۆنا بەڕێز بەڕێوەبەری گشتی تەندروستی کۆیە کۆبوونەوەیەکی لەگەڵ سەرجەم بەشەکان و بەڕێوەبەری دایرەکان و قایمقامەتی قەزای کۆیە کرد پیلانێکی تۆکمەماندانە ئەم پیلانێکی ئێمە دامانە خۆشبەختانە پیلانێکی سەرکەوتوو بوو و لا یزال ئێستاش ئێمە هەر لەسەر ئەو پیلانەی خۆمانە ڕۆین ڕۆژانە تیممان هەیە لە ناو خەڵکی لە ناو شار لە ناو بازار لە شوێنەکانی کە قەڵەباڵغن سەواب و ئەو شتانە وەرەگرێن ئەو شتان کە تایبەتن بە کۆڕۆنا و فەحسی کۆڕۆنا سوپاس بۆ خوا ئێستا کۆیە لە ڕووی تەندروستی و لە ڕووی ئەوەی کە ڤایرۆسی کۆڕۆنای لەبێ زۆر سەلامەتە چونکە نزیکی 800 تا 900 سەوابمان وەرگرتووە هەمویان
هەمویان نێگەتیڤ دەرچوون و ئێمە لەگەڵ ئەوە شەمە سوپاسی خێرەومەندی کۆیەکە حاج مەعروف و کاک دکتۆر فەرهاد و کۆمەڵی برادرانی تر بکەین کە سنتەرێکیان دروست کرد وەک خۆتان ئەزانن تایبەت بە کۆڕۆنا ئیشەڵا پێویستمان پێی نابێ بەڵام ئێستا هەموو جیازێک و پێداویستی پزیشکیمان هەیە تایبەت بۆ ئەم ڤایرۆسە و جیازی ڤێنتیلێتەر و تەنەفوس سناعی کە پێدەڵێن هەموومان ئامادە کردووە. دوای پشکنینتان بۆ چەند هاوڵاتی سنووری کۆیە بوو وە لەشوی ئەنجامتان ناکات؟ ئێمە بە حکمی ئەوەی کە ئێستا ڕەمەزانە خۆتان ئەزانن شەوان تیمەکانمان دەرەچێ لێرە شوێنێکی پێی دەڵێن دوو سایدی شەهیدان کە ئەمە شوێنێکی قەڵەباڵغە و گەنج و زۆربەی چینی توێژەکان و مەطعەم و شتی لێ خەڵک شەوان دەچێتەوێ ئێمە تیمەکانمان دوێنێ شەو چووە بۆ لەوێ کۆمەڵێک سۆوا و فەحسمان وەرگرتووە و سەردانی بەنزیخانەکانمان کردووە کە ئەوانەش کۆنتاکتیان زیاتر لەگە خەڵکی ئەوانی سەوابمان لێ وەرگرتوون و نانەواخانەکان مەطعەمەکان هەموو جێیەکان ئێمە بەردەوام تیممان هەیە ڕۆژانە لێرە لە تەقتەق لە سنووری بەڕێوەبەری گشتی تەندروستی کۆی لە هەموو جێیەکانمان لەگەڵ بەڕێوەبەری تەندروستی کۆی لەگەڵ بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر چ کۆنتاکتێک پەیوەندیەکان هەیە بۆیکەوە ئەم تاقیکردنەوەە ئەم پشکنیانە بە زووی بگەڕێتەوە بۆ شاری کۆی و ئەنجامەکە دەربکەوێت. بەڵێ ئێمە لەگە بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر هیچ کێشەیەکمان نییە سوپاسیان ناکەین وەک بەڕێوەبەری گشتی کۆیەکە زۆر هاوکارمانن بۆ ئەو فەحسانە و ئەوانەی کە ئێمە دەینێرین بە چەندین سەعات چونکە خۆی فەحسەکە و قانونی ئەوە کەوایە جیازەکان کە مختبەرات فەحسی دەکا چەند سەعاتێکی پێچێکە دەرەچێت خەبەرمانەدەنەوە بە نووسراوی ڕسمی جوابمانەدەنەوە کە ئەم فەحسانە نێگەتیڤ یان پۆزیتیڤە. ئەگەر باس لە ئەو سنتەرە بکەین ئێستا لە شاری کۆی هەیە سنتەرەکە لە ڕووی پێداویستی کەلوپەلەوە لە ئێستاە لە هیچ شتێکی نەقسە یان هیچ شتێکی پێویستە بۆی کە جێبەجێ بکرێەوە سنتەرەکە؟ نا سوپاس بۆخوا ئەوەی کە سوپاس بۆ هەموو خێرەومەندەکان بۆ سەرۆکایەتی پەرلەمان دەستگای مرۆیی مام و قایمقامەتی قەزای کۆیە خێرەومەندەکانی کۆیە کە ئێمە سەرەتای دروستبوونی کۆڕۆنا لەم قەزای یەک حاڵەتمان هەبوو کۆبوونەوەیەکی خۆمان کرد خێرەومەند هاوکار بوو ئێستا 5 جیهاز تەنەفوس سناعیمان هەیە 2 جیهازی تەقدیرمان هەیە و هەموو بێدەکانیان کە قەڵوێری پێدەڵێن هەمووی مۆنیتەر و پێداویستی پزیشکی و هەموو شتێکی لەسەر دابین کراوە. واتە ئێوە دەتوانن پێشواسی لە چەند نەخۆش بکەن لەو سنتەرەیە؟ ئێمە ئێستا ئەو سنتەرە خۆی 12 قەڵەوێرە 12 نەخۆش دەتوانێت کە ئەوانەی نەخۆشی کە بڵێ کۆڕۆنا و پێویستی بە جیازی تەنەفوس سناعی حاڵەت تەواوی بێ ئەگەر خوا نەخواستە زیادیشی کرد ئێمە پلانمان هەبووە دەتوانین نەخۆشخانەکەمان یان چەند بنکە تەندروستیەکمان هەیە بێدمان لە داناوە خۆمان بۆ ئامادە کردووە ئەمانیش هەر بکەین تایبەت بە کۆڕۆنا. بۆ ڕۆژانی جەژن وەکو بەڕێوەبەری تەندروستی کۆیە چ پلانێک دادەنێن؟ ئێمە لەگەڵ بەڕێز قایمقامی قەزای کۆیە کە بابزانم بەیانی یان دوو بەیانی کۆبوونەوەمان هەیە پلانی خۆمان هەیە بۆ قەزایە تیمی تەندروستیمان هەیە لە ناو شەر و ڕقم مۆبایلمان هەیە بڵاومان کردووە هەر کەسێک پێویست بووە هاوکاری دەکەین و پزیشکان و کارمەندانمان هەموو لە خەفارەی خۆیان و بە جەدۆل و بە بەرنامەیەکی تۆکمە خزمەتی هاوڵاتیان و نەخۆش خۆمانەکەی لە قەزای. ئەم چەند ڕۆژەی کە ماوە تیمەکانتان بۆ ورگرتنی سواب لە نێو هاوڵاتیان دەبن لە نێو شارە؟ بەڵێ ئەمە پلانمان هەیە لە ڕۆژانی جێژنیش تەنها ئەگەر بەیانی یەکەم ڕۆژی جێژن نەتوانین لەبەرەوەی کارمەند و فەرمانبەر پێویست بە جێژنە پیرۆزە و سەردانی خزمەت دۆستی خۆیە بەڵام لە ڕۆژانی جێژنی ئێمە پلانمانداناوە بەردەوامە بین و داواکارین هاوڵاتیان هاوکاریمان کەن و بەداخەوە یعنی ئێستا لە ناو هاوڵاتیان وا بڵاو بووە کە کۆڕۆنا نییە ئەمە ڕئیەکی خراپە بڵاو بۆتەوە یعنی سەرڕای نەبوونی موچە بێمتمانەی لەگەڵ حکوومەت کە هەیەە ئەمە مەڕەم بەڕاستی نازانین وەک تەندروستی چونکە ڤایرۆسە هەیە بڵاو بۆتەوە یعنی ئەمە شتێکی وان نییە بڵێن نییە. گەلێک سپاس شێروان جەلال زۆر سپاس بۆ تەندروستی زۆر سپاس بەخشی. بەڵێ ڕێبین ئەمە تەوەری ڕۆژ و ئامادەکاری تەندروستی کۆیە لە ڕووی خۆپارێزیەوە لە ئەگەری سەرهەڵدانەوە یاخود دووبارە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە سنووری قەزای کۆیە بەڵێ گە شتێکتان نەمابێ من دەگەڕێمە ستۆدیۆ بۆ لایەوە.
زۆر سپاس بۆ هاوکارمان کاروان و میوانەکەت کا بە شوەیەکی ڕاستەوخۆ لە کۆیەوە لەگەڵمانە بوون. دەچینەوە دێنەوە بۆ سلێمانی. لە سلێمانی بە شوەیەکی ڕاستەوخۆ ئاوارە عەلیمان لەگەڵایە. ئاوارە ڕۆژ باش، زانیاریەکانی ڕۆژ لە سلێمانی چین وە بە تایبەتی لە ماوەی ڕابردووە کە لە 29 چوارەوە بۆ ماوەی 2 هەفتە هیچ حاڵەتێکی توشبوونی کۆرۆنا لە شاری سلێمانی نەما، بەڵام لە ماوەی ڕابردووە وردەودا داتاکان بەرز دەبنەوە. ئێستا 31 توش بوو تەنها لە ناوشاری سلێمانین هەن لە تەنها لە ماوەی 24 ساعتی ڕابردوودا 9 حاڵەتی نوێ دەرکەوت. پلانەکانی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی چین چ ڕێکارێکی دیکە ئەگەر تۆ لە ناو بازار و شوێنە گشتیەکانی گیراوەتە بەر بۆ ئەوەی کە بابەتەکە لە کۆنتڕۆڵا بمێنێتەوە؟ بەڵێ ڕێبین سڵاو دەبێ سڵاو لە تۆ بینەرانی کەناڵیگەلی کوردستان دیارە بڵێن کۆرۆنا جارێکی دیکە هەندێک پلان و بەرنامەی سلێمانی تێگا بە تایبەت بۆ هاتنی جەژنی ڕەمەزانی پیرۆز کە لە بەیانی 35 وەزارەتی ناوخۆدا جارێکی دیکە بەهۆی کۆرۆناوە لە 3 ڕۆژی جەژن داواتە لە یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژ و سێم ڕۆژ جەژندا قەدەغەی تەواوەتی دەبێت کە ئەمە بەهۆی مەترسیەکانی جارێکی دیکەی کۆرۆنایە کە لەسەر ئاستی پارێزگای سلێمانی چەند حاڵەتێک تۆمار کرا بە تایبەت ئەوەی کە زیاتر لە 31 حاڵەت لە ئێستادا لە پارێزگای سلێمانی تۆمار کرا لە ماوەی چەند ڕۆژێکی کەمدا ئەمە مەترسی دووبارە سەرەڵدانەوەی کۆرۆنای دووبارە کردەوە لە پارێزگای سلێمانی. بەڵام ئەوەی کە هەیە ئەم کۆرۆنایی کە دووبارە بۆتەوەم دەمێ باز بکەم ئەمە قسەی پسپۆڕانی پزیشکیە لەسەر ئاستی پارێزگای سلێمانی کە ئەمە شەپۆلی دۆمی کۆرۆنا نییە، بەڵکو هەمان تووشبوانی پێشووی کۆرۆنان کە لە پارێزگای سلێمانی هەنواتە شەپۆلی دووەم مەترسیدار دەبێت. بەڵام تا ئێستا سپاس بخوا شەپۆلی دووەم نییە، بەڵکوەیە کە ئەوانە تووشبووی کۆرۆنای پێشوون وایە ڕێبین. ینی هەرچەندە وەزارەتی ناوخۆی حکوومەتی یاریمی کوردستان بڕیاری داوە 3 ڕۆژی جەژن قەدەغەی هاتوچەی تەواوەتی بێ، بەڵام تام ساتەوەختە لە بڵێن لیژنەی بەرەنگاربوونەوەی بڵێن ئۆپراسیۆنی کۆرۆنا لە پارێزگای سلێمانی کە لیژنێکی باڵایە لە پارێزگار و قایمقام و بەڕێوەبەری تەندروستی و هێزە ئەمنیەکان بەڕێوەبەری ئاسایش و بەڕێوەبەری پۆلیس و چەند یەکەیەکی دیکەی فەرمانگەکانی حکوومەتی یاریمی کوردستان لە پارێزگای سلێمانی پێک دێت کۆ نەبوونەتەوە لە دوای کۆبوونەوەی پێش وەزارەتی ناوخۆ، چونکە پێش وەزارەتی ناوخۆ بڕیارەکانی وەزارەتی ناوخۆ ئەو لیژنەیە کۆبووەوە قەراری دا کە هەندێک بڕیاریدا هەندێک بابەتی نۆجەژنە و پرسە و سەرقەبرانە و بابەتانە قەدەغە بکرێ. بەڵام لە دوای بەیانەکەی وەزارەتی ناوخۆ دەبێت جارێکی دیکە لیژنەی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا لە پارێزگای سلێمانی کۆ بێتەوە کە پێ دەچێت ئەم ڕۆی ئاسبەی کۆبوونەوەی ئاسایی خۆی بکات لەسەر ئاستی پارێزگار و قایمقام وەک پێشتر باسم کرد بۆی هەندێک بڕیاری تایبەت بدەن. بەڵام ڕێبین ڕاگەاندنی هەندێک حاڵەتی کۆرۆنا لە پارێزگای سلێمانی بەڕاستی بازاری بەتەواتی سست کردووە، هەم لە شەو هەم لە ڕۆژ بەتایبەت و پێداویستانی کە هاوڵاتیان لە ڕۆژانی جەژندا پێویستیان پێێتی وەکو بابەتی جلوبەرگ و خۆراک و شیرەمەنی و شیرینی و نقل و چکلێتەوە بابەتانە هەمووان بازارە سست بووە بە تەواوەتی، بەڵکو ئەوەی کە هەیە هاوڵاتیان زیاتر هەندێک خۆراک دەکردن بۆی کە لە 3 ڕۆژ جەژندا قەدەغەی هاتووی تەواوەتی دەبێت. ئەمە سەبارەت بە بابەتی کۆرۆنا. سەبارەت بە پلەکانی گەرما بەراورد بە ڕۆژانی ڕابردوو لە پارێزگای سلێمانی پلەکانی گەرما 1-2 بۆ پلە هاتووەتە خوارەوە، ئەوش بەهۆی ئەو ڕەشەبایی کە لە دوێنێ شەوە پارێزگای سلێمانی بەگشتی و بڵین هەرێمی کوردستان بەگشتی و پارێزگای سلێمانیشی گرتووەتەوە بۆیە تا ڕادەیەک ئەم ساتین کەمە قسە لەگە تۆ دەکەم 1-2 پلە بەبەراورد بە دوێنێ پلەکانی گەرما دابەزیوە. ڕێبین هەر ئەمڕۆ سعات 11 لە پارێزگای سلێمانی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لیژنەی تایبەتی لامەرکەزی دوهەمین کۆبوونەوەی خۆی دەکات کە دەوێت دوهەمین قسەی خۆی هەبێت سەبارەت بە بابەتی پرۆژەی لامەرکەزی لە پارێزگای سلێمانی بە تایبەت و گفتوگۆکردن لەسەر لەگەڵ لیژنەکانی کە هەیە بۆیە لە سعات 11 کۆ دەبنەوە دواتر کۆنگرێکی ڕۆژنامەنووسی دەکەن. بەکۆی گشتی ئەمە زانیارەکانی ئەمڕۆی پارێزگای سلێمانی بووە لە نێو سەرتەری شاری سلێمانی کە هەبووە کە بە هیواین ئەم چەند حاڵەتی کە هەیە پێش جەژن و پێش هاتنی جەژنیش کۆتایی بە کۆرۆنا بێت لانی کەم بگەینەوە دۆخی پێشووتر کە چەند ڕۆژی ڕابردوو خەڵکی کوردستان بەگشتی و خەڵکی پارێزگای سلێمانی هەمووان دڵخۆش بوون بە دڵخۆشی و چاوەڕوانی هاتنی جەژنیان دەکرد. بەڵام بەداخەوە ئەو چەند حاڵەتە چۆنەڵی بابەتەکەی یاخود پرۆسەکەی بە جۆرێک سست کردو بابەتی جەژن و بابەتی خۆ ئامادەکردن بۆ جەژن ئەوەی کە هەیە ئەمە بابەت و زانیاریەکانی ئەمڕۆی پارێزگای سلێمانی بوو. ڕێبین من دەێسادا دەگەڕێمەوە لای تۆ. زۆر سپاس بۆ هاوکارمان ئاوەرعەلی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە پارێزگای سلێمانیەوە لەگەڵمان نەبووی. سپاس بۆ ئەوەی کە تاوەکو ئێستا بینەرمان بوون. سپاس بۆ هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە هەشاد و تەندروست بن و خواتان لەگەڵ.